دووەم پانێڵی کورد و دادگای تاوانی نێودەوڵەتی لە کەرکووک بەڕێوە چوو. تیایدا باس لەو هەنگاوانە کرا کە دەکرێت عێراق بینێت بۆ ئەندامبوون لە دادگای لاهای. پانێڵەکە بۆ ژمارەیەک دادوەر و یاساناس ڕێک خرابوون. باسی ئەو بربەستانە کرا کە بوونەتە ڕێگر عێراق ئەندامی دادگای نێودەوڵەتی بێت تا بەرپرسیار بێت لەو ڕوودا و کارەساتە مرۆیانەی دەچنە چوارچێوەی تاوانی نێودەوڵەتیەوە. تەمان ئەم پانێڵە بۆ ساڵی دووەمە لە کەرکووک ئەنجامەدرێ بە ناوی پانێڵی کورد و دادگای تاوانی نێودەوڵەتی. ئامانجمانە لە ڕێگەی ئەم پانێڵە و چالاکیانی کە لە ڕۆژانی داهاتووە لە هەرێمی کوردستان ئەنجامێدەین هۆشیارێکی گشتی دروست بکەین و ڕایەکی گشتی دروست بکەین لەسەر گرنگی بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی. چکم بۆ خۆتان دەزان پەیمان ناوەی ڕۆما و دادگای تاوانی نێودەوڵەتی یەکێکە لە گرنگترین نێودەوڵەتیەکان کە زەمانەتی ئێوە جارێکی تر لە عێراق تاوانی جینۆساید ڕوونادا و ئەگەر ڕوو بدا بکەران ڕوبەڕووی دادگای لێپرسینەوەی نێودەوڵەتی ئەکرێتەوە. بۆی ئەمە زۆر گرنگە بۆ کورد کە خۆی قوربانی زیاتر لە 10 تاوانی جینۆسایدە. لە 1 تەمووزی ساڵی 2002 دادگای تاوانی نێودەوڵەتی دامەزرا. بەرپرسیارەتی لێکۆڵینەوە و دادگایە و دۆسیانە لە سۆ دەگرێت کە لە دوای ئەو بەروارەوە ڕوویان داوە بەم پێیە کورد ناتوانێت هیچ هەنگاوێک بنێت بە ئاڕاستەی بە جینۆساید ناساندنی کەیسەکانی ئەنفال و کیمیاباران و تاوانەکانی ڕژێمی بەعاس کە دژ بەگەلی کورد ئەنجام دراوە. عێراق ئەوە عەلاقەی بە سیستمی سیاسی هەیە، ینی ئەو دەوڵەتانەی کە نایانەوێت بە تەواوی پشتگیری لە بنەماکانی مافی مرۆڤ و لە قانونی ئینسانی نێودەوڵەتی بکەن حەزەریان هەیە لەوەی کە بچنە ناو دادگای تاوانی نێودەوڵەتیەوە. ئەوە ڕەنگە پەیوەند تەمەنە و پرسیارە لە سیاسیەکانە کرێ زیاتر، من ناتوانم لەوانەوە جواب بەمەوە، بەڵام ئەوە خوێندنەوەی من ئەوەیە کە ئەو محکەمەیە پەیوەندی هەیە بە تاوانی نێودەوڵەتیەوە و تاوانی نێودەوڵەتیش بە شێوەی گشتی لەلایەن دەسەڵاتەوە زیاتر ئەکرێت. ڕاستە ڕێکخراوەکانی تریش ممکنە، بەڵام ئەو حەزەرە کە ئەکرێت یا ئەو ترسا دەسەڵاتی سیاسی لەوە ترسێ کە تاوانی نێودەوڵەتی لە زەمەنی ئەوە بکرێت ئەویش تووشی بەرپرسیارەتی قانونی بێت لەو محکەمەیەوە. دیارە محکەمەی جینایی دەولی خاڵێکی تایە مادەیەکی قانونیە لە محکەمەکە و قانونەکە ناگەڕێتەوە بۆ دوای پێش 2002 لە 2002 محکەمەی جینایی دەولی چوە بواری جێبەجێکردنەوە دەستی کرد بە کارەکانی، بەڵام چ جێرائیمێک چ تاوانێک ئەو تاوانەی دوای 2002 ناگەڕێتەوە بۆ تاوانە کۆنەکانی کە لە سەردەمی ڕژێمی بەعسا لە ئەنفال لە هەڵەبجە لە کیمیابارانی هەڵەبجە ئەمانە هیچی ناگرێتەوە و عێراقش ئەترسێ لە مستەقبەلش. دیارە ئەمە بۆچوونی خۆمە سەرکردەکانی عێراق دەترسن بۆیە نابن بە ئەندام، ئەترسن لەوەی پێشەلکارەکانی مافی مرۆڤەوەی لە عێراقە لە دوای 2023 ڕووی داوە ئاشکرا بێت و تووشی ملاحقەی قانونی و القاقە بزبێن لەسەر ئەو تاوانانەی کە لە دوای 2023 کراوە هەر هەمووی تاک و ئەمڕۆ کە لە عێراقا ڕووەدا. لە دوای واژووی عێراق لە سەر ئەندامبوون لە دادگای تاوانی نێودەوڵەتی لە ساڵی 2005 لە شێرفشاری ئەمریکا واژۆکەی کشاندەوە. یاساناسانیش پیان وایە ئەو وڵاتانەی واژوویان نەکردووە ببن بە ئەندام یان واژۆکەیان کشاندۆتەوە مەترسیە لە داهاتوودا هەر ڕووداوێکی تاوانکاری لە وڵاتەکەیاندا ئەنجام بدرێت خۆیان لە بەردەم دادگای لاهای بە بەرپرسیار نەزانن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.